بێگومان تەکنۆلۆژیا و ژووری دەستکرد پەیوەندیەکی گرێدرا و قوڵیان هەیە بێکەوە توانین بڵین AI بەشێکی پێشکەوتوو یان مۆدێرنی تەکنۆلۆژیایە. بێگومان ئەم دوانەش بە کۆمەڵێک ئەمڕاز و کۆمەڵێ مۆدل و کۆمەڵە سیستەمەوە ئیشەکەن کە پەیوەندی ڕاستەوخۆیان هەیە لەگەڵ ژینگەیە. دوجار ئەمە من ئەگەر ئیشم بە ژووری دەستکرد بێ یان ئیشم بە تەکنۆلۆژیا بێت هەردووشان لە بابەتی فیزیکی بێ یان ڤیژوەڵ بێت کاریگەریە کاتەوە سەر دووبارە بە هەمان شێوە بۆ ژینگە بە نمونەیەکت بۆ بێنمەوە هەرێکێک لێم ئاگەر ئۆتۆمبیلێکی پێشکەوتوو بەکار بێنە یان لێ بخوڕێت ئەم ئۆتۆمبیلە پێشکەوتووە هەم ئایتیا بەکار هاتووە و بە هەمان شێوە تەکنۆلۆژیای بەکار هاتووە. دوجار ئەم ئۆتۆمبیلە پێویستی بە وزەیە کۆمەڵێک ئامڕازی هەیە کە بە وزەیەکی زۆر ئیشەکەن لەبەرەوە پەیوەندیەکە ڕاستەخۆ دووبارە کاریگەریەکە دروست دەبێتەوە بۆ سەر ژینگە و کاریگەری نەرێنی لەسەر ژینگە بەجێهێڵێت. ژینگەی کوردستان ئەتوانین هەمان شێوە مادەم هەرێمی کوردستان یا کوردستانیان عێراق بەشێکە لە جیهان ئەتوانین بەو جۆرە باسی بکەین. ئێمە کاتێک کە ژووری دەستکرد بەکارێنین بۆ کارئاسانی ژیانی ڕۆژانەی خۆمان یان بۆ دروستکردنی سیستمێک یا بۆ کارئاسانی بۆ سیستمێک ڕاستەخۆ کاریگەریەکە جێڵێتەوە لەسەر ژینگە لەبەرەوەی لە هەرێمی کوردستان یاسامان نییە بە پلەیە کە ئەمی شوکارانە ڕێخاتەوە کاریگەری خراپ دروستەکە و بە هەمان شێوە لەبەرەوەی کە هۆشیاریەک نییە لە ناو خەڵکیدا کاتێک من تەکنۆلۆژیا بەکارهێنم یان زیرەکی دەستکرد بەکارهێنم کاتێک هۆشیاریمان نەبێ بۆی کە لە دواییدا ئەم ئامێرەکە خراپە بێ ئەم تەکنۆلۆژیایە کە تێگەچێت چۆن دووبارە لە ناوی بەرینیان ڕیسایکلینی بۆ بکەینەوە کەواتە هەموو ئەمانە کاریگەری جێڵە لەسەر کەشوهەوە. بە نمونە ئێمە ئەگەر لاپتۆپێک یان مۆبایلێک بەکاربێنین بۆ کارئاسانی ژیانی ڕۆژانی خۆمان لە هەرێمی کوردستان ئەم مۆبایلە دوجار ئەگەر خراپ بێ یان تێکچێت پاتریەکەی بە هەمان شێوە بەبێ ئەوەی بەکار بهێنرێتەوە بەبێ ڕیسایکلینی بۆ بکرێت فڕێ ئەدرێت لە شوێنێک یان لە شوێنێکا بەجێهێڵدرێت. ئەمە وەکو نمونەیەکی زۆر بچوو کاریگەریی زۆر لەسەر کەشوهەوا بەجێهێڵێت. کاریگەریەکان ئەتوانین بۆ چەند خاڵێک پۆلێنکەین نمونەی بچووک بێنینەوە. یەکێک لە کاریگەریەکان کە هەیەی لە ڕووی فیزیکیەوەیە لە ڕووی فیزیکیەوە کە گەورەترین کاریگەری جێڵێ بە نمونە ئەگەر بێنینەوە کێشەی دەنگە ینی دەنگ لە هەوایە یان ئەو سیستمە دەنگەی کە هەمومان ژۆمان لێتی ئەمە لە ڕووی فیزیکیەوە کە کاریگەری جێڵێ لەسەر دەنگ و ژاوەژاو. لە ڕووی کیمیایەکەوە بە نمونەیەکی بچووک بێنینەوە گازی دوانۆکسیدی کاربۆنەکە یەکێکە لە گازە ژەهراویەکان کە لە ڕێگەی ئەو مەکاین و کارگە و ئۆتۆمبیلەکانەوە دەرەچێت کە بۆ نمونە تەکنۆلۆژیای تیا بەکار هاتووە یان زیرەکی دەستکردی تیا بەکار هاتووە. کەواتە نمونونەکان زۆرن کێشەکانیش زۆرن. ئێمە کاتێک کە زیرەکی دەستکرد یان تەکنۆلۆژیا بەکارێنین لە هەرێمی کوردستان بۆ کۆمەڵی هۆکار بەکارێنین ئەمانەش دوجار کاریگەری لەسەر کەشوایەنە. بە نمونە ئەگەر لایەنی زانستیەکەی لێکبینەوە لە ڕووی کیمیاییەوە لە ڕووی کیمیاییەوە کاریگەریی زۆر بەجێڵێت چونکە کاتێک تۆ مەکاینێک یان کارگەیەک کە تەکنۆلۆژیا بەکارێنی یان زیرەکی دەستکردی تا بەکارێنی دوجار ئەم کارگانە پاشماوایان هەیە یان دووکەڵیان هەیە کە ئابێتەوەی بڵاوبوونەوەی گازی ژەهراوی ئەمە لە ڕووی کیمیاییە و لە ڕووی فیزیاییشەوە ئەگەر نمونەیەک بێنینەوە کێشەی دەنگ و ژاوەژاو دروستەکە. ئەم دوانە لە ئێستاە بەڕوونی بەسەر هەرێمی کوردستان و دیارە بە تایبەت لایەنی دووکەڵ و ئەوەی کە لە ئاسمانە بینرێت لە دەمەوە بەیانەیان هەر کاتێکی ترە ئەمە بەڕوونی دیارە بۆ مەودایەکی دوورتریش پێگومان کاریگەری زیاتر جێهڵێ ئەگەر حکوومەت نەکەوێتە خۆی بۆ ڕێگرتن لەم کاریگەریانە ئەتوانین بڵین لە داهاتووە کێشەکان زیاترە بێت کاریگەریەکان قورسترە بێت ئەکرێت بە هۆشیارکردنەوە وزایدان پلانی خەڵک وزایدان بەکارهێنانی وزەی پاک بە نمونە وزەی خۆر سۆلار سیستم ئەکرێ ئەمانە بتوانین ڕێگە بە کەمکردنەوەی ئەو کاریگەریانە بین کە لە ئێستا و لە داهاتوە ئەکرێت ڕووبدات. یەکێک لەو خاڵانی کە زۆر گرنگە و هەر یەکێک لە ئێمە بەرپرسین لەی بابەتی هۆشیارکردنەوەیە. بە نمونە مناڵەکەم یان خێزانەکەم یان ئەو کەسانی کە لە چواردەوەمان ئەگەر هۆشیاریمان نەبێ بەرامبەر ئەو ئامێرە تەکنۆلۆژی بەکارهێنین بەرامبەر ئەو ئۆتۆمبیلەی کە لێ ئەخوڕین بە جۆرێک لە جۆرەکان خراپ بەکارهێنانی یان نەزانینی ئەبێتەوەی کە ڕاستەخۆ کاریگەری لەسەر ژینگە بەجێڵێ. کەواتە خاڵ یەکەم کە زۆر گرنگە ئێمە
ئەو هۆشیاریە لای کۆمەڵگە دروستکەین کە چۆن ئامێرێکی تەکنەلۆژی بەکارێنێ و دواتر کە خراپە بێت چۆن بتوانین بە جۆرێک لە جۆرەکان لە ناوی بەرینیان بە کەمترین زیان لی دەرچین. خاڵی دووەمەوەیە کە هەموو ئامێرانی کە لە چواردەورمانن ئەو بابەتە تەکنۆلۆژیانی هەمانە بتوانین ڕیسایکلینی بۆ بکەینەوە. ئەمە خاڵی دووەمەکە کاتێک من پاتری موبایلەکەم لە کار ئەکەوێت فڕی نەین دووبارە ڕیسایکلینی بۆ بکەینەوە. خاڵی سێمیژەوەیە کە وزەی نوێ بەکاربێنین لە سیستمەکەمانە بە نمونە وزەی خۆر بەکاربێنین یان ئەو وزەی یان هەر وزەیەکی تر کە ئێستا هەیە و بە شێوەیەک لە شێوەکان بۆ مرۆڤایەتی کاراسانی کردووە. ئەمە ئەو سێ خاڵە گرنگەر هەمانە و خاڵێکی تریش کە ئاماژەمان پێیا پلانی حکوومەتە یان دەرکردنی کۆمەڵێک یاسایە کە ڕێگە بەوە بە تۆ ژینگەکەی خۆت پیس نەکەی ڕێگە بەوە با کە سزایەکی قورس یان سزایەک بێنێتەوە بۆ کەسانی کە بنەهۆی لە ڕێگەی تەکنەلۆژیاوە بیان لە ڕێگەی هەر جۆرێک لە جۆرەکانی ترەوە ژینگە پیسەکەن. ئەکرێم چوار خاڵە بە شێوی سەرەتایی بگیرێتە بەر تا کاریگەریەکان کەمتر بنەوە.